پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم بێ بەشداری کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئامانجی خۆی بپێکێت؟ من حەچیم خالیدم پێمان خۆشە لەم سات و وەختەدا ڕیفراندۆم بکرێ و پێمان خۆشە ئەو منتیقە دابڕاوەکانی هەرێمی کوردستان ئەوانش بەشداری ڕیفراندۆم بن لەبەرەوەی ئەوەی ڕیفراندۆم بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام بدێ و پێمان خۆشە حزبەکان لەگەڵ یەک سازان بکەن و پێک بن لەگەڵ یەک ئینجا لەگەڵ یەک دانیشن لەسەر هەموو ئەو پرسانە و پێک بن ئینجا دەست بە ڕیفراندۆم بکەین ئینشاءڵڵا ڕیفراندۆم سەرکەوتوو دەبێ بۆ کوردستان. من ئەندازیار وریا عەبدوڕەزاق دەوڕەمەچی دانیشتووی شاری هەولێر گەڕەکی ئەندازیاران بە جۆرەی ئەو پرسیارە ڕیفراندۆم تەبی لە هەموو کوردستان بکرێتن ئەکید نەتیجەی باشتر دەبیتن چونکە ئەو ناوچانەی کە دەرەوەی هەرێمی کوردستانە دەبی ئەوانیش ڕایان هەبی لەسەر ئەو پرسیارە دەبی هەموو لاینەکان هەموو جۆرە دانیشتی هەرێمی کوردستان بە کورد و بە تورکمان و بە عەرەب و هەموو دەبی ئەوانش ڕایان هەبی لەسەرەوەی ئەوانش بێبەش نەبن لەو دەنگەی. ئەو ناوچە دابڕاوانەی کەوا چەندین شەهیدمان لەسەریانداوە و چەندین خوێنمان بۆی ڕێشتووە بەڕای من ڕیفراندۆم بکرێ باشە لەبەرەوەی ئێمە زۆر لە دەمێکە چاوەڕێی ئەو ڕۆژن کە ڕیفراندۆم بکرێتن. بەڕاستی پێمان باشە ڕیفراندۆم بکرێت. ڕیفراندۆم شتێکی باشە بەڵام دەبێت پێشوەختە بە تەوافقی لایەنە سیاسیەکان ئەو جێناوچە کێشە لەسەرەکان بەخۆی چارەسەر بکرێت.